بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کاتتان باش با سپۆنسەری دەستگای میدیایی کوردستان 24 یەکەمین پێشانگای مێدیکۆ بە دروشمی داهاتوی تەندروستی ببینە لە هەولێری پایتەخت بەڕێوە دەچێت. ئەم شەو لەم پرۆگرامەدا گەنگەشەی دەرمان و چۆنێتی و جۆر و کوالەتی دەرمان دەکەین لە هەرێمی کوردستان بە میوانداری هەرێک لە دکتۆر ئەنەس هاوار ڕێکخەری گشتی پێشانگاکە و هەروە دکتۆر گۆڤەنڕەوەند بەرپرسی چاودێریکردن و بەدواداچوونی دەرمان لە هەرێمی کوردستان هەردووتان بەخێر بێن. ژمارەیەک لە شارەزا لە بواری دەرمان هەلێرە ئامادەن ئێوەش دەتوانن هەم بەشدار بن هەم پرسیار لە میوانەکانم بکەن. دەستپێک با لە دکتۆر ئەنەس پرسیار بکەم کردنەوەی پێشانگایەشی لەم شێوەیە چەندە دەرفەتێکە یان هەلی کار دەرەخسێنێت بۆ ئەو گەنجانەی کە لە بواری پزیشکی و بە تایبەتی لە بواری دەرمان زانکۆکان تەواو دەکەن و ئیتر پێویستیان بەوەیە کار بکەن. کەرم بکەن. زۆر سپاس کاکسیان بەخێر بن. مێدیکۆ یەکەمین و گەورەترین پێشانگای نێودەوڵەتی تەندروستیە لە عێراق و لە کوردستان. بە خۆشحاڵیەوە دوێنێ بە فەرمی لەلایەن ڕێزدار سەرۆکوەزیران کاک مەسرور بارزانی کرایەوە. لە ساڵی یەکەمیدا زیاتر لە 150 کۆمپانیایی ناوخۆی نێودەوڵەتی بەشدارن تێیدا لە 20 وڵاتی جیاوازەوە لە سێکتەری تەندروستی لە بەشی جیاواز بۆ نمونە نەخۆشخانەکان، کارگەکانی دەرمان، کۆمپانیای دەرمان، کۆمپانیای پێداویستی پزیشکی، ئایتی، تاقیگەکان، هەموو ئەوانە تێیدا بەشدارن. سەرڕای ئەوەی کە ساڵی یەکەمە بەڵام بە خۆشحاڵیەوە هەم لە ڕووی سەردانیکردنەوە ژمارەیەکی زۆری سەردانیکەر هەیە و هەم ژمارەیەکی زۆری کۆمپانیا هەیە. بە دروشمی داهاتووی تەندروستی ببینە، ئامان زمانە لە مێدیکۆ ببینە ناوەندێکی تەندروستی بۆ پێشاندانی گشت بەرەو پێشتون و داهێنانەکان لە بواری تەندروستیدا بۆی هاوتەری بین وەک هەرێمی کوردستان وەک عێراق لەگەڵ گشت ئەو پێشکەوتنانی کە ڕوودەدەن لە هەموو جیهان. ئێمە هەش بابەت هەیە کە زۆر کاری لەسەر دەکەین لە مێدیکۆ. یەک لەوانە بابەتی ڕۆبۆتە، زۆر گرنگە و نوێیە لە جیهانی تەندروستیدا. ڕۆڵی ڕۆبۆت چ دەبێت لە بواری تەندروستی بەتابەت لە نەشتەرگەریەکان چۆن وا دەکا یارمەتی پزیشکان بدات بە خێراییەکی زیاتر، بە وردێکی زیاتر، بە کاتێکی کەمتر و ئازاری کەمتر بتوان نەشتەرگەری ئەنجام بدەن. و بە خۆشحاڵیەوە بۆ یەکەمین جار لە عێراق و لە کوردستان ڕۆبۆتێکی زۆر پێشکەوتوو لە ناو مێدیکۆ خرایە ڕوو کە جەنابیشیان تەوقەی لەگەڵ کرد و قسەی لەگەڵ کردوێنێ. هەموو ئەوانە دەرخەری ئەوەن کە ئێمە زۆر گرنگی بە داهێنان و نوێگەری دەدەین لە بابەتی تەندروستی. بێجگەلەوە بابەتی وەک تەندروستی دیجیتاڵی، تەلێهێڵت، ڕۆڵی ئامێری زیرەک و هەروەها زیرەکی دەستکرد. باشە دێمە وڵات دکتۆر دیارە بەداتا لە بەردەستمان لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان باز لەوە دەکرێت 195 کارەکانی کۆنتترۆلی یان کوالێت و کۆنتترۆلی دەرمان بۆتە ئەلکترۆنی بە سیستەمی ئەلکترۆنی کراوە. بێجگەلەوەش ژمارەیەکم لە بەردەستە کە کوالێتی کۆنتترۆلی دەرمان 600 زیاد کراوە، خەرجیش بە ڕێژەی 300 کەم کراوەتەوە. پێم خۆشە ئەم ژمارەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوون بکەیتەوە چۆن بووە. بەڵێ سواز کاکسەیەم بۆ ئەو دەرفەتە. سەرەتا دەستخۆشی لە برای بەڕێزم دکتۆر ئەنەس دەکەم لۆ ڕێخستنی ئەو پێشانگایە گرینگە. سەبارەت بە پرسیاری جەنابەت کە بە ئەلکترۆنیکردنی سیستەمی کوالتی کۆنتترۆل ئێمە هەروەکو دەزانی کە نیەتی کابینەی نوێم ئەوە بوو کە ڕۆتین کەم بکرێتەوە، هاوڵاتیان بتوان بە ئۆنلاین لە هەموو دەستگاکانی حکوومەت ئیشەکانیان دەست پێ بکەن. ئێمە وەکو کوالتی کۆنتترۆل ئەو سیستەمێکە دانراوە سیستەمێکە کە لە ئەلف هەتا یائی ڕێنمایەکانی کوالتی کۆنتترۆل بازرگانی دەرمان دەتوانێت بە شێوەیەکی ئۆنلاین لە ماڵەوە دانیشتووی سەعات 1 شەوە 5 بەیانە سواری ئێوارێ هەر کاتێکە ئەو داواکاریانەی یاخود ئەو مامەڵانەی کە پێویست بوو پێشتر ڕۆژانە بچێت کوالتی کۆنتترۆل جێبەجێ بکەیت دەتوانانی ئێستا بە شێوەیەکی ئۆنلاین ئەوانەی کە پێویستە پڕی بکەیتەوە سەبمیتی بکەیت بە ئۆنلاین پێشکەشی ئەو بەشەی بکەیت کە کارەکەت لەوێ هەیە. بە خۆشحاڵی و فەرمان بەرانیشمان هەروەکو چۆن کە سیستەمەکە ئۆنلاینە و فەرمان بەرانیشمان بە شێوەیەکی خەرجەکان لەسەر شانی حکوومەت بێگومان ئەوە جگەل یعنی بەسیترین ومنەتۆ ئەو ئەیفۆر وەرەقەی کە ڕۆژانە بەکارت دێنە ئێستا کەمتر بەکاردێت. بۆیە کۆمپانیاکانیش تا حدێکی زۆر باشە ما هەنگن لەسەر ئەوەی کە ئەو ڕێنمایانەی کە ئێستا بە شێوەی ئۆنلاین دانراوە جێبەجێ دەکەن. ئەمە جگەلەوەی کە باست کرد
ئێمە سیستەمەکەمان بە شێوەیەکە کە خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکانیش هەمووی لەگەر ئەو سیستەمە مرکزی کە کوالتی کۆنتترۆڵە هەمووی بەسراوەتەوە کە لە پلانی داهاتوشمانە جگەلەوەی کە مامەڵی کۆمپانیەکانی هاوردەکردنی دەرمان جگەلەوە حرەکەی دەرمان یاخود سەرفکردنی دەرمان لە کارگەی دروستکردنی دەرمانەوە تاوەکو دەستی نەخۆش هەمووی بە سیستەم بکرێت و واتە چاودێری کردنی حکومت لەسەر ئەو بەرهەمانە بە شێوەیەکی ئۆنلاین هەم سەریعتر هەم ئاسانتر دەگەی زانیاریەکان و هەمیش بە کلیکێک تۆ دەگەیە هەر داتایەک لە هەر کاتێک پێویست بێت سەبارەت بۆی کە کەمکردنەوەی خەرجیەکان وەکو باسم کرد یەک لە نمونەوەیە کە بەکارهێنانی وەرەقی ئەیفۆر کە ڕۆژانم هەموو فەرمانبەرێک پێویستیەوە کەم کراوەتەوە کەوای کردووە لە دەرەنجام خەرجیەکانی بەڕۆبەراتیەکەمان بە تایبەت کەم بکرێتەوە وارووا ڕێخستنی خزمەت گوزاریەکان بە شێوەیەک کەوای کردووە ببێتە با بڵێن هاریکاریەک بۆ خەزینەی گشتی حکومت کە داهاتی زیاتر کرا دکتۆر ئەنەس ماشەڵاتان لەبێ هەردووکتان گەنجن بەڵام تۆ گەنجتری لە هەمومان ئێستا دەمەوێت بزانم وەکو گەنجێک وەکو پزیشکێک دیدگای مەسئول بارزانی سەرۆکوەزیرانی کوردستان چۆن دەبینی بۆ داهاتووی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان بە تایبەت کە لە دەستپێشی پێشانگاکە خۆی ئامادە بوو چۆنی دەخوێنیتەوە بەڕاستی بە سوپاسەوە لە بۆ جەنابیان ئامادەبوونی جەنابیان دوێنێ بەبێ مجامەلە وەکو خۆی وەکو دیدگای ئەو ئامادەبوونی جەنابیان پاڵپشتێکی گەورە بوو لە بۆ گەنجان چونکە مێدیکۆ لەلایەن تیمێکی زۆر گەنجەوە کاری لەسەر کراوە لە بەشە پزیشکەکان لە قوتابیان و لە دەرچوان بۆیە ئامادەبوونیان پاڵپشتێکی گەورە بوو ئەوەی کە لە جەنابیان دوێنێ بینیمان لە نزیکەوە پرسیاری دەکرد لە کۆمپانیا بەشداربووەکان لێرە لە سروشتی کارکردنیان لەوەی کە ئۆفیسیان لە شارێک لە چ وڵاتێکەوە هانی دەدان کە سەردانی هەولێر و کوردستان بکەن و بەرهێنان بکەن لێرە دیدگای جەنابیان گرینگە دڵنیامان دەکاتەوە لەوەی کە کوردستانێکی سەلامەتتر و تەندروستتر دەتوانین لە داهاتوو بەدەست بێنین و گشت ئەو کۆمپانیانی کە لێرن ئامانجمان ئەوەیە پەیوەندیەکی باشیان لەگەڵ ببەستین بتوانن بێن لە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن بۆ ئەوەی کەرتی تەندروستی لێرە زیاتر بەرەو پێش بین زۆر باشە دکتۆر گۆڤند ڕۆژانە دەبینین لە سوۆسیال میدیا تاوەکو ئێستاش ئەو حاڵەت و دیاردەیە ماوە کە دەرمان بە شێوەی ئۆنلاین ڕێکلامی بۆ دەکرێت و دەفرۆشێ دەمەوێت بزانم وەکو کوالەتی کۆنتترۆل چەندە دەتانەوێت ڕێگری لەوە بکەن و کۆتایی پێبێنن لەبەرەوەی خەڵکێکی زۆر لە کۆتاییدا ئاگام لێ ئەسکاڵا دەکەن ناڕەحەت دەبن جاری وایە دەرمانەکە وەکو خۆی نییە چەندە ویستوتانە کۆنتترۆلی بکەن بەڵێ پرسیاری دووەمت بە هەمان شێوەی پرسیاری یەکەمە بەڵام یەکیان بە شێوەیەکی دروست بەکاردێ ئەوی تریان بە شێوەیەکی نادروست بەکاردێ ئێمە سوودمان لە ئۆنلاین و سیستەم و ئینتەرنێت وەرگرتو بۆ شێوی باسمان کرد ئەوی تر بە پێی یاسای خراپبەکارهێنانی بەربڵاوە زۆر ئەسەر دەبینرێت ئێمە لە بەستم بە یاسای بەکارهێنانی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی نادروست پشمان بەوە بەستووە کە کەسانێک هەن بۆ گەرمکردنی جیرفانی خۆیان بۆی خۆیان بدزنەوە لە ڕێکارە زانستی و یاسایی و کارجێڕیەکان و با بڵێن ئەو ڕسومات و یاخود ئەو ثقلەی کە هەر کۆمپانیایەکی هاوردەکردنی دەرمان هەیەی بۆی خۆیان بدزنەوە لەو ڕێکارانە بە شێوەیەکی ئۆنلاین مامەڵە بە دەرمانەوە دەکەن ئەمە تاوان هاوکاری ئەمەشگاریمان لۆ هاوڵاتی ئەوەیە بۆ ئەوەی خۆیان بە دوور بگرن لە بەکارهێنانی دەرمان بە شوێن ئۆنلاین پێویستە دەرمان لە شوێنی فەرمی بکڕن و لە ناو شوێنە فەرمیەکەش پێویستە ستیکەری حکوومەت هێرێمی کوردستانی پێوە بێت یعنی بێ دوو دڵی هەر دەرمانێک بە ئۆنلاین کڕیت ئەو دەرمانە ساختەیە و قاچاغە جگەلەوەی کە قاچاغە ساختەیە و لە زیاتی ئەوەی کاریگەری بۆ نەخۆشیەکەت هەبێ بە شێوەی پۆزەتفەکەی کاریگەری بە شێوە نێگەتفەکەی لە سەرجەستە دروست دەکات ئەگەر هاوڵاتیەک گەستی کرد من ئێستا بیبینم لە سوۆسیال میدیا دیسان بەردەوامە ڕیکلام دەکەن یان دەرمانێکی ساختەم بینی پەیوەندی بەچێوە بکەم چ ژمارەیەکتان هەیە بۆی خەڵکێک پەیوەندیتان پێ بکە سکاڵا بکە ئێمە لەسەر با بڵێن ستیکەری هەموو دەرمانێک کوێ ئارکۆدێک هەیە کە هاوڵاتی لە کاتی سکانکردنی ئەو کوێارکۆدا کۆمەڵێک زانیاری لەسەر دەرمانەکە بەدەست دەکەوێت لە ژێرەوەش دوو ژمارە هێڵی گەرمی کۆڕک و وەتسەپ بڵند کۆڕک و ئاسیاسیال ژمارەکەش بڵێ هەردووچی 0 750 22 و 0 7 8 22 واتە بە کۆڕک و بە ئاسیا هەمان ژمارە
وەتسەپی لەسەر و ڤایبەریشی لەسرە ئەمە تەنها بۆ سکالا بەکار نایێت بەڵکو هاوڵاتی دەتوانێت لە ماڵەوە دانیشتووە پرسیارێکی دێتە مێشک لەسەر دەرمان واتە خزمەت گوزاریەکی بێ بەرامبەرە بۆ هاوڵاتی و دەتوانێت سوودی لێوە بگرێت لە کاتی سکاڵاکردن بۆیە سەبارەت بە مامەڵەکردن بە دەرمانی ئۆنلاین ئێمە لە مایە ڕابردوو زۆر ئیشمان لەسەری کردووە و لە ڕێگەی هێزە ئەمنیەکان و دەستگاکانی ئاسایش کە هاوکار دەتوانن بنە بڕی بکەن خۆی بابەتی ئۆنلاین و قاچاق لە سەرانسەری جیهان بوونی هەیە بەڵام ئێمە ئەو زۆن و فراوانەی کە پێشترە بوو تەسکمان کردوتەوە و تاکە چارەسەر بۆ ئەوەی هە بە سفر بێت ئەو زۆنە نەمینێت یاخود ئەو مامەڵەی نەمینێت هاوڵاتی خۆیەتی ئەگەر هاتو هاوڵاتی مامەڵەی نەکرد یاخود فکری بۆ نەچوو لە ڕێگەی زیرانێک ناسیایەک بڵێ ئەو دەرمانە بکرە لە فلان پێیج ڕکلامی بۆ کراوە ئەو کاتی ئەو کەسێک کە نیەتێشی هەیە مامەڵە بۆ دەرمانە بکات ئەو بەرهەمێک کە هەیەی بۆی ساغ نابێتەوە لە دەرەنجام زەرمەند دەبێت دەست خۆش بێ باشیان لای گەنجانە دەرچی بەشی فزیکین پێما بێندێکتان دەتوانن بۆشدار بن بۆ چوونێک پرسیارتانە بێ فەرمونون پرسیاری من بۆ بەڕێز ئەوەیە تا چەند دەتوانن کوالێتی ئەوە بدەنە خەڵک کە لە شوێنێک لە زۆر شوێن هەیە کەوا دەرمان هەیە دەرمانی زۆر باششە بەڵام بێ کوالێتی کۆنتترۆل و بێ ستیکەر و لە هەندێک شوێنیش هەیە دەرمان هەیە ستیکەریش لەسەر و بە کوالێتی باش نییە ئێوە چۆن دەتوانن ئەو گرنتیە بدەنە خەڵک و هاوڵاتی کە ئەو دەرمانە بکڕن کە ستیکەری پێوێ و گرنتی تەواوی بدەن کە لەسەر ئەوەی ئەو دەرمانە تەواو زۆر کوالێتیە لە چاو دەرمانی کە ستیکەری پێوانە من خۆم ئەو شتم بەسەر هاتووە خۆی هەر دەرمانێک ستیکەری پێوە بێت دەبێ هاوڵاتی بێگومان بێت لە کاریگەری و سەلامەتی دەرمانەکەی و لەگەڵ بەرزی کوالیتەکەی لەبەرەوەی ئەو ستیکەرێکە بۆ دەرمانەوەیە ئەوە کاری لە پێشینەی 6-7 مانجی پێشتر لەسەر ئەو بەرهەمە کرا و لەسەر شێوازی هاوردەکردن و ڕێکارە یاساوی زانستیەکان و پشکنینی بەرهەمەکە و لە کۆتاییدا ئەو ستیکەری بۆ دەرچوو لێدراوە کاتە هەر دەرمانێک ستیکەری پێوە بوو دەرمانەکە کواڵیتی بەرزە کاریگەرە سەلامەتە ینی تۆ بۆ ستیکەر لە بەرهەمێک بدەیت پشکنینی تاقیگەی بۆ بەرهەمە دەکەیت جیهازێک هەیە لە ناو تاقیگە کە جیهازێکی ستانداردی جیهانیە بەرهەمەکان دەخێ ناوی دەرەنجامت دەداتێ ینی ئەوە نییە بەدەست بکرێ و نەتیزە دەربچیتن هەر جیهازە و ئەو ئامێرانە جیهانیانەی کە لە هەر دەستگایکی تری کوالتی کۆنتترۆلی وڵاتان بەکاردێ هەمان ئەو ئامێرانەیە کە پشکنین بۆ بەرهەمەکان دەکات و بۆ ئەوەی ئەگەر دەرمانێک کە تۆ دەڵی کوالتی بەرزە ستیکەری پێوەنیە ئەو هیچ گرنتیەک نییە ئەگەر دەرمانێک لە خۆمانەوە بڵین کوالتی بەرزە کە ستیکەری نییە تەکنۆلۆژیا و ئەتوانین لە ڕێی سێرچ و لە ڕێی بارکۆدەکەی بتوانین لە کوالێتی دەرمانەکەش بکۆڵینەوە خۆی بارکۆدی دەرمانەوە ئەپلیکیشنێکە ئەمە زۆر وەکو کوالت کۆنتترۆل پشتی پێ نابەستین ینی لە نێوان ئێمە و پرۆدەکت و هاوڵاتی تاقیگەیە ئەوە بۆمان یەکلای دەکاتەوە کە بەرهەمێک سەلامەت و کاریگەرە بۆ بەکاربێت بۆیە ئەگەر بەرهەمێک ئەگەر لە نێتەوە بڵێ ئەوە کوالتی بەرزە ستیکەری پێوە نەبوو ئەوە هیچ گرنتیەک نییە لە بەکارێنانی چونکە لەوانەیە قاچاق بێت شێوازی هاتنەکەی ناتەندروست بێت لە ژێر بار هەڵگر بە هەر شێوازێک بێت فەرمینە دکتۆرە نەس سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان ئێستا کە ئێمە گفتگۆ دەکەین دەمێ بزانم چەندە توانیوێتی لەگەڵ تەکنۆلۆژیا لە پێشکەوتنەکان هاوتەری بێ لەگەڵی بێ یان بە دیوێشی دیکە سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان توانیوێتی سوود لە تەکنۆلۆژیا ببینێ تەکنۆلۆژیای سەردەم ڕاستی لەو چەند ساڵی دواییدا دەتوانین بڵین کە تا ڕادەیەک هەوڵ دراوە سوود لە تەکنەلۆژیا وەرە بگیرێت بەڵام بەداخەوە لە جێی پێویست و بەبڕی پێویست نییە پێویستە ڕۆڵی تەکنەلۆژیا لە بواری تەندروستی زۆر زیاتر بێت چونکە لە هەموو جیهان لە وڵاتە پێشکەوتەکان ڕۆڵی تەکنەلۆژیا ڕۆڵێکی ئەساسیە لە بواری تەندروستی یارمەتی پزیشکان دەدات یارمەتی کەرتی تەندروستی دەدات کە بتوانن ئاسانتر سەلامەتر چارەسەری نەخۆشی بکەن یەک لەوانە زیرەکی دەستکردە بابەتێکی دیکە بابەتی سیستەمی کەرتی تەندروستیە پێویستە سیستەمێکی دیجیتاڵی بۆ کەرتی تەندروستی هەبێت هاوڵاتیان هەرێک لە ئێمە پرۆفایلێکی کەسیمان هەبێت کە بۆ نمونە هەموو شتانی تێدا بێت کە هەستیارین بە چ دەرمانێک هەیە چوومەتە لای چ پسپۆڕێک چوومەتە لای چ تاقیگە و نەخۆشخانەیەک ئەوە یارمەتیمان دەدات ڕێکتر بتوانین تەندروستیمان بپارێزین کەواتە پێویستە زیاتر کار لەسەر ئەوە بکرێت سوودی تەکنەلۆژیا زیاتر بهێنرێتە ناو بواری تەندروستیەوە بتوانین ئاسانتر ئامرازەکانی تەکنەلۆژیا بەکاربهێنین زۆر باشە دکتۆر گەڤن باسی تەکنەلۆژیامان کە تاوەکو ئێستا لەم بەرنامەیە مەدانیشین گفتوگۆ دەکەین
زۆر پزیشک ئێستاش ڕەچێتەوە بزانم هەر بە قەڵەم دەنووسێ بەدەست دەینووسێ کاتێەوە نهاتوە ئیدی سوود لە تەکنەلۆژیا وەربگرین و ڕەچێتەش بکەینە تەکنەلۆژیا بە کۆمپیوتەر بنووسێ و پرێن بکرێ بۆی خوا نەخواستە پیتێک وشەیەک جۆری دەرمانەکە هەڵە نەبێ بەڵێ دەمێ ئەو بەرنامەی جەنابن بە دەرفەت بزانم کە لێرەوە ڕای بگەینین ئێمە ڕێنمایی ژمارە 11 ساڵ 2023مان هەیە لە کوالتی کۆنتترۆل کە سزا و پێبژاردنە واتە دەرەنجامی ئەو کارانێک کە دەکەی مقابلەکەی چاودێریکردنی شەیە لە کاتی بەدیکردنی هەر سەرپێچیەک سزا و پێبژاردن هەیە ئێمە ئەو ڕێنمایە لە هەموارکردنەوەی داین یەک لەو خاڵانێک کە جەنابەت باس کرد ئەوەیە کە هەر پزیشکێک پابەند نەبێت بە بڕیاری ئەنجومەنی وەزیران کە ئەویش نووسینی ڕاچێتێ بە ئەلکترۆنی ئەوە سزا و پێبژاردننی لە دوودادێت لەبەرەوەی نووسینی دەرمان بە بۆ پزیشکان ئەوە دەبێتە مەرز بێگومان دەبێت ئەو نووسینە بە قەلەم جااب دەبێتە هۆی ئەوەی کە خوانە خواسە لە دەرماخانەیەک دەرمانێکی هەڵەوە بگرێت ئەو لەبەرەوەی ئەگەر وازح نەبێت خاستان یان زۆر باسی ڕێکەوتن دەکرێت لە نێوان کۆمپانیا و پزیشک بە جۆرێک یەک دوو شەی یاخود یەک دوو پیتی یەکەم دەنووسێت ئەوەی تر بەس خەتێک پێدا دێنێت باز دەکرێت ئەمە وەکو حکومە دەتێسا ئەگەر بە ئەلکترۆنی بنووسێ پرێن بکرێ وەک شێوەیە شتێک واز نەخۆش لە چێن دەرویستی دەتوانێت دەشێت دەرمانخانە بەڵێ بۆیە لێرە ڕای دەگەینی کە ئەو خاڵی کە باست کرد لە ماوەی داهاتوو دەبێتە ڕێنمایی لە وقاعی کوردستان بڵاو دەبێتەوە نوسخەیەک بۆ سندیکای پزیشکان و لایەنە پەیوەندیدارەکان دەچێت لە کاتی بەدیکردنی سەرپێچی ڕێکاری پێویست دەگیرێتە بەرامبەر ئەو کەسێک کە سەرپێچی لەو پۆینتە کرد ڕێکارەکان چون دەبن بڕیارەکە هەیە خۆی هەیە بڕیارەکە هەیە ڕێکارەکان چونتر دەکەنەوە بێگومان ئەکیدیان تا حەدی دەستگیرکردنی شەیە زۆر باشە با بچینە لای ئێستا هەندێک لە پزیشکان پێیان ناخۆشە باسی دەستگیرکردن بکەیت وەزەوە قانونە با بچینەوە لای میوانە بۆ ڕێزەکان ئەگەر پرسیارێکان فەرموو وەکو KMCA هیچ سیستەمێکتان هەیە لە دەرمانخانەکان واتە هەر دەرمانێک بفرۆشێ ئاگادار بن لای خۆتانەوە بۆنمونەستێ ئێمە لە ئیڤنتێکی تەندروستینە بەڵام فول تەکنۆلۆژیە ئیڤنتێکی زۆر بەرەو پێشوە هیچ سیستەمێک هەیە هیچ سیستەمێک هەیە لە کاتی فرۆشتن بکرێتن ئەو دەرمانانەی کە فرۆشراوە لە لایەنگەوە دیار بیتن لەو حالەتە لە ستیکەر لە حالەتێک ئەگە دەرمانەکە ستیکەری نەبیتن ئاگادار بن یاخود لە نرخ ئەگە گرانتر و زیاتر کەمتر بفرۆشن ئاگادار بن هیچ سیستەمێکی لە زۆرە هەیە یاخود لە ئایندا لە پلانتاندا هەیە هەبێ بەڵێ ئێمە ینی ڕێژەی هەر دەرمانێک بفرۆشێ لە کوردستان لە دەرمانخانەکان لە بازار ئاگدارنەوە یان خۆشخانەکان سەر لە کاتی ئێستادا نەخێر بەڵام وەکو باسم کرد کە بە سیستەمکردنی باڵێن سیستەمی ئۆنلاینی دایرەکەمان باس کرد کوالتی کۆنتترۆل لەگەڵ ئەوەشدا بە ئۆنلاینکردنی هەموو دەرمانێک وەکو باسم کرد لە کارگەی بەرهەمهێنەوە تاوەکو دەستی نەخۆش کەەوە پرۆژەیەکە لە کابینەی داهاتوو جێبەجێ دەکرێت تراک تریسینگ درەگ کەوە با بڵێن ئەگەر هاوڵاتیەک سکاڵایەکی نرد گوتی لە فلان دەرماخانە ئەو دەرمانم کردوە بەو شێوە بووە چۆن بزانین ئەو سکاڵایە دروستە لە ڕێگەی ژمارە باشنەمبەری ئەو بەرهەمەی کە لی داوا دەکەین دەتوانین بە کلیکێک دەزانین لە فلان تاریخ لە فلان سەعات لە فلان دەرماخانە ئەو دەرمانە سەرف بووە و با بڵێن هیستری دەرمانەکە بە کاملی لە فلان تاریخ لە با بڵێن لە کۆمپانیاوە دەرچۆ بۆ کۆگا و لە فلان تاریخ دەرچۆ بۆ دەرمانخانە لە فلان تاریخ گەیشتۆ بەدەستی نەخۆش هەمووی پێکەوە دەبەسترێتەوە بە سیستەمێکی مرکزی کە سەرپەرشتی دەکرێت لەلایەن فەرمانگەی میدیا و زانیار دەستخۆش دکتۆرە نەس ئەوەی ئێستا من دەبینیم ژمارەیەکی باشی هاوڵاتیان دێنە پێشانگاکە پرسیارەکەوەیە دەتوانرێت ئەو متوانەیە دروستێ بۆ هاوڵاتیان لە ڕێی تەکنۆلۆژیاوە نەخۆشیەکانیان چارەسەرەکانیان بخرێتە ڕوو خۆی بەڕاستی ئەوە زانیاری زیاتری پێویستە هاوڵاتی بزانێت ئێمە لێرە شاشەیەکمان داناوە ئەو بابەتانی کە باسم کرد چونکە بەشێکیان نوێن بەڕاستی ڕەنگە بۆ پزیشکانیش زۆر نوێ بن لەو شاشەیە هەموو زانیاریەکمان لەسەری نووسیوە کە چۆن ڕۆڵیان دەبێتن پێویستە هاوڵاتی زیاتر متمانە بە تەکنەلۆژیا بکات چونکە بۆ خۆیەتی وا دەکات سەلامەتتر دروست دەبێت ئەو متمانەوەکو باسم کە لە ڕێگەی زانیاری و دەستپێکردن بە جێبەجێکردنی ئەو تەکنەلۆژیانە بۆ نمونە بابەتی تەلێ هەڵفمان هەیە ناڵێ با میدیاژاو کارمان بێ میدیا کاتان خۆی میدیاش زۆر گرینگە بەڕاستی میدیا دەتوانێت دەورێکی زۆر باش ببینی بەداخەوە ئەوە لە یەکبی لە میدیا کە کەرتی تەندروستی زۆر کەم بایەخی پێدراوە بەڕاستی گرنگە ئەو بابەتە نوێیانە بایەخی پێ بدرێت تەلێ هەڵف دەسەواژەیەکی نوێیە واتە
بە کوردەکە پێی دەڵێن تەندروستی لە دوورەوە نەخۆشێک چۆن دەتوانێت دەرکەن ڕاستەوخۆ لە ڕێی ئامێری تەلەفۆنەوە بگاتە تاک بەتاشی ئەو وڵاتە دەمەوێت ئەوە باس بکەم تەلەهێڵف زۆر یارمەتیمان دەدات چۆن نەخۆش لێرە لە بۆ حاڵەتی زۆر سەرەتایی دەبێت بچێتە ئوردن بچێتە تورکیا و ئێران و وڵاتانی دیکە چارەسەری وەربگرێت لەوانە هەندێک پسپۆڕیمان هەبێت لێرە زۆر کەمبی تەلەهێڵف دەتوانیتن بەبێ ئەوەی پێویست بەو سەفەرە بکات لێرە نەخۆش لە ماڵی خۆی چارەسەر وەربگرێتن ئەوە زۆر گرینگە پێویستە زانیاری زیاتر لە بۆ هاوڵاتیان بخرێتە ڕوڕوونکردنەوەی باشتر هەبی لەسەر زیرەکی دەستکرد زۆر بە باشی دەتوان یارمەتی پزیشک بدات قوتابیانی بەشە پزیشکیەکان بداتن ئەو زانیاریە دروست ببێت و جێبەجێ بکرێت ئەمن دڵنیام لەوەی تەکنەلۆژیا دەتوانی ژیانمان زۆر ئاسانتر بکات پێویستیتان بەکردنەوەی وەرکشۆپ و میتینگی زۆری ژەبێت ئاستی ئاستی وشاری تاک وایە وایە زۆر باشە پرسیاری دیکەتان هەیەەوە فۆرمە پرسیاری من لە دکتۆر ئەنەسی لەسەر ئای و ڕۆبۆت زۆر لە گەنجان ترسی ئەوەیان هەیە کە ئای و ڕۆبۆت دەبێتە هۆی ئەوەی کە ئەمکردنەوەی هەلی کار ینی هەتا چەند وایە و پێشبینیتان چێ لەسەری خۆی ڕۆبۆت حاڵی ئەرێنی و نەرێنی هەیە بەڕاستی بەشێک لە ترسەکە ئەوەیە کە لەوانەیە شوێنی ئەمەش بگرێتەوە یعنی لە دەرمانخانەش ئەم وەکو دەرمانساز لەوانەیە ینی لە چەند ساڵی داهات ڕۆبۆت بتوانانی کارێکی سەرەتایی دەرمانسازێک بکاتن ئەوە لایەنە نەرینیەکانیتی لایەنە ئەرێنیەکەشی ئەوەیە کە دەتوانی زۆر کاریشت لە بۆ ئاسان بکە کەواتە پێویستە بایەخی پێ بدرێ کاری لەسەر بکەین بەڵام لە هەمان کاتدا ئاگاشمان لە خاڵە نەرینیەکان بێت و لە کۆتاییدا بەڕاستی ئەوە سیستەمی لەسرە ئەو سیستەمە دەکرێت تێک بچێت بە دڵنیاییەوە ناتوانێت بە تەواوی جێگای مرۆڤێک بگرێتەوە بەڵام دەتوان یارمەتی دەربێت لە ئەوروپا یاخود لە خەلیج بە تایبەتی کۆمەڵێک نەشتەرگەری کراوە بە هاوکاری ڕۆبۆت بۆ نمونە نەشتەرگەری دڵ کراوە کە لەگەڵ پزیشک بۆ ڕۆبۆتەکە کەواتە ئەوە نابێتە هەڕەشە بۆ سەر دەستی کات بۆ سەر مرۆڤ بەڵکو وا دەکە ئاسانتر نەشتەرگەری و کارەکان ئەنجام بدرێت دەستخۆش دکتۆر بە پرسیارێک دیکە لە جەنابەت بکەم لە هەندێک نەخۆشخانە یان بنکە یان دەرمانخانە بەتاکی دەرمانی بەسەرچوو هەیە دەرمانێگەیە ماوەکەی تێپەڕیوە پرسیارەکەوێ ئێوە بە دوواداچوونی وردەکەن یان ئەوە تا لە کاتی لە ناوبردن بە شێوەیەکی تەندروستی و بە شێوەیەکی زانستی لە ناو دەبرێن یان ئەوە تا چکە ئێمە دەزانین لە ڕووی تەندروستیەوە ئەگەر وەکو خۆی دەرمانە ناو نەبرێت لەوانەیە دیسان ببێتە هۆی تێکچوون و ژینگە و ینی زەرەر بە کردی تەندروستی بگەێنێت پرسیارەکە ئەوەیە ئێوە بەوردی چاودێرن لەسەرەوە بەڵێ خۆی تایبەتی لە کاتی لە ناوبردنی ئەو دەرمانانە خۆی ئێمە لە ناوبردنی دەرمان بە شێوەیەکی زانستی ینی بەداخۆ تا ئێستا مەحرەقەیەکی نیشتیمانی تایبەت بە دەرمان نییە وەکو داواتان نەکردووە داوامان کردووە بە فەرمی و ڕێنمایشمان لۆی دانان پێشەوەی کە دروست بکرە ڕێنماییشمان بۆی داناوە بەڵام بەدیلمان هەیە بەدیلەکەی ئەوەیە ئێمە لە ڕێگەی پارێزگاری هەولێر کە کوشتارگەی کوورەی کوشتارگەی هەیە خود باڵێن ئیتلافی ئەو پاشەڕۆی حیوان و شتکە بەکاردێ بە هەمان ئەو مەواسەفاتەیە کە لە ناوبردنی دەرمان ئەو کوورەیە کار دەکات بۆیە لە کاتی ئێستادا ئەو شێوازە ئیش لەسەر لە ناوبردنی دەرمان دەکرێت ئەو کوورەیە بەکاردێت ئێش لە ڕێگەی کۆپانیانەی دەرمان کە بەرهەمەکانیان ئێکسپایر دەبێت لەرگەی کوالت کۆنتترۆل و داوای لە ناوبردننی دەکەن بە نووسراو ئێمە نووسراوەکەیان بۆ ڕانە دەکەین بۆ پارێزگای هەولێر و شتارگەی هاوچەق لەوێن دەر باڵێن سڕەدادنین یا خودکات دیاری دەکەم بۆ کۆمپانیایە بە ئامادەبوونی نوێنەری کۆمپانیاکە خۆی نوێنەری کوالتی کۆنتترۆل و نوێنەری پارێزگا شێواز لە ناوبردنەکە دەکرێت بەڵام پلان هەیە کە لە داهاتووی نزیکدا لە ناوبردنێکی نیشتیمانی فەرمی دابدرێت هەموو پێداویستی پزیشکی و دەرمانی گرنگە بۆ ئەمەی لە دەرمانخانە و کوردەکانیش ڕوودەدات بە هەمان شێوە ئاگادارکراونەوە لە کاتی بوونی ئەکسپایر لە شوێنەکانیان لە دەرمانخانە و کۆگاکان ئێمە کوالتی کۆنتترۆل بێ بەرامبەر بەرهەمەکانیان لێ وەردەگرین و بە شێوەیەکی زانستی لە ناو دەبێت بەڵام ئەوەی کۆمپانیاکان ئەوە بێگومان کە دەستخۆش بە دوامین پرسیار لە دکتۆر ئەنەسکەم لە چەند ڕۆژی ڕابردوو لەوەتێ و پێشانگایە هەیە زۆر بە کوردی وەڵامدەوە توانراوە هیچ کۆنتاکتێک لەگەڵ کۆمپانیاکان بکرێت بۆی دەرفەتی هەلیکار بۆ گەنجانە کە تازە
دەردەچن لە زانکان هیچ شتێکی وا کراوە ئێمە تاقیگەمان هەیە بە تەنیا 100 هەلیکاری ڕاگەیاندووە نەخۆشخانەمان هەیە سەر و 200 هەلیکاری ڕاگەیاندووە لە دوێنێەوە دەستیان پێکردو CV وەرگیراوە پێش ینی مقابلە دەکرێت لەگەڵ هەمووانی کە داوایان کردووە ئەمە وەکو باسمان کردووە سەروی 1000 هەلیکار لێرە ڕەخساوە بە فعلی ئەو شەریکاتانی کە لێرەن چناو خۆی و چنێو دەوڵەتی هەلیکاریان هەیە کەواتە هەلێکە دەرفەتێکە بۆ قوتابیان و بۆ دەرچوانی بەشە پزیشکەکان بۆ ئەوەی لێرە بتوانن زۆرترین دەرفەتی کار بەدەست بێنن خۆشحاڵ بووم لەگەڵ دوو گەنجی پزیشک ئاسی زانستیتان ماشەڵڵا لە تەختەمدا خۆشحاڵ بووم لەم بەرنامەیەدا لەگەڵ ئەم گەنجانە باسی دەرمان و بواری پزیشکیمان کرد بە هیوام بە تایبەتی لە ڕووی دەرمانەوە وەک دکتۆر گۆڤەن گوتی بەبێستی کرد دەرمان مەکرن بۆی ڕێگری لە دەرمانی قاچاق بین کە لە کۆتاییدا تەندروستی گشتی و تەندروستی نیشتیمانی با لە بەرچاو بژیرێت سپاس بۆ ئەوی بینەر کە تا گەستە لەگەڵمان بوون هەمیشەتان شاد